خير بك كاكا. سپاس دەکەم. برسيتني خوارد نا هەر لە فەد مەمنون. ئەمرکە کاکە. 3 مانگە کرێخانی پێ نەدرا و لە خانیش دەرکرا. ئاخ کاکە ئاخ و خۆت و شێو بەرایی کرد خۆت خەردار کردەوە خۆت فەردار کردەوە. ئەنگۆ سەبەب بووم برا. هەر بەمتان گۆت بە ئیشی ئەمانەت نابێ هیچ مەجبوور بچوو پارێ قەت بکەم. چوومە تورکیای جلوبەرگم کڕێت دوکان جلوبەرگم دانا. ئیش نەبوو بەس کرێت دوکان بدا کرێت دوکانە بدا ئەوە فلاسم کردو. ئێستاش هاتیمە کنەنگۆ عیلاجێک بکە. هەدی کچەکەت کاکە. باشە کچەکەت لۆ نانێریەوە باری. بیدە عەباسی. وەری ناگریتەوە. کاکە عەباس وەری ناگریتەوە. کاکە عەباس. وڵای گوناه پێ برم کاکە بەسەوە. عیلاجێکم لێ بکەن. هەر نەبیرە بە کچەکەم. ئەمە موشکلەم نییە. کاکە کەلاوەتی برادەرەکەم هەیە. جەیەکە دەتوانیەوە ماوەی بمینێەوە تا لایەک بەلایەک دەکەی بزانین تەرتیبە چ دەکەی باشە؟ مەمنون. ئەرێ وەڵڵا. مەمنونێت تووبە. باش. ئێوارە حازر بە؟ باش. دەچین شتەکان دەگوازینەوە. تەلەفۆنی شۆ دەکەم شتەکان دەگوازینەوە. باش. باشە. ڕاست. ئەوە چ دەکەی برا؟ ئەوەندە فوتبالەکەم بی. لە هەری گرە. مەمنونم. هێواری سەعات چەند بێ؟ لەو بەری هەفتەوە زۆرە. باش. سپاس بۆ ئەو مشتێک. کاکە ئەوە جەیەکەیە. شتەکان خۆش دەکەی. بەس کاکە ئەوە لە ژوورێ یا تا خوشتی لێە جێونیونی لێ هەمووشە بەس دەبێ ئاگایە کرد لەو کەرە با بوو عالە شتانە بی ئەوە ئامانەتە ها کاکە بەیانیانش خواردنەشان لە پێش ڕووکە شەوانیش دەکە قوفلدا نەوە کەسەکان ناحەزە کەسێک بێ بیان بە زیەکە ئەمانەتەوە. بابا ئەم لێرە ناژم دێرتە ترسێ. مەترسێ کچێ خۆم مەترسێ خۆ بەتەنێنی لەگەڵدانیمە قەت بەجێت دیارم باشە؟ ماما حەزمانێ لێرە ئەم لێرە دەترسێ بڕم بۆکم داکە. چی خۆم داکشت ماوە چکە دێتە ئێرە دەستنەوە ماڵی خۆتان دیسان ژیانە چ خۆش دروست دەکەنەوە باشە؟ ئەوتە بڵێ چی سبەینێ پێکەوە دەچینە جۆلانێ باشە؟ کاکە سبەینێ دەیبێنە جۆلانێ پێکەوە پیاسە چ پارچ پێ دەکەین باشە؟ کاکە زۆر سپاس بۆ ئەو شتەکە. هەر ئەوەندەم پێ دەکرێت کاکە. سپاس. ئاگایە کرد لێرێ باش؟ باش بێخەم. ئەمە خواحافیز. باشە.